یاسای چارچوبه گو ده طباخی ده پارلمانتویا ترکیه ده هات پجراندن راست لسر چارەسەریya پرسا کورد و پێواشوی ئاشتیەیە. و یاسای ده نوارای گشتیدن نقاش و نرازیبونین مزل لپیخوا آنینه ل باشور کردستان جی نرینا گشتی او گو چارەسەریya پزگریکا کرد ل ترکیه سرکتنا پێواشوی ئاشتیه و آواگرنا جواکه که دموکراتیک راست با آزادیا فیزیکی ریبر آپو و گریدایه. ولاد پارێز دەست نیشان دیکن گو بی آزادی فیزیکی یاری بر اپو تو گاوین وها انجام ناگرن. لناو کۆمەلگادا ئەگەر خوێندنەوەی قوڵی بۆ نەکرێ ڕەنگە کۆمەڵی هەڵە تێگەیشتن ڕوو بدات لەوەی کە لە ئاز داواکاریەکانیە یان بەو جۆرەنیە کە کورد دەیەوێت بەڵام لە هەمان کاتدا ئەوە سەرەتای سەلماندن و دانپێدانانە بە ماف و داواکاریەکانی کووردا کە دەتوانین بڵین دەستپێکێکە بۆ قۆناغی داهاتوو وەکو ڕێبەراپۆش ئاماژەی پێدا کە پێویستە هەمومان تێکۆشانی لە پێناودا بکەین پاڵپشتی بکەین بۆ ئەوەی بتوانین ئەنجامی تری تێدا بەدەست بێنین و لەناو خاڵەکانیشدا بەڵێ ڕاستە هەندێک خاڵ هەیە ڕەنگە جێڕاوەستان بێ لەم قۆناغەدا بەڵام گرینگە ئەومان لەبەرچاو بێت کە دەتوانین لەناو ئەم خاڵانەدا لەناو ئەم تێکۆشانەدا ئەنجامی زۆر باش بگرین. مێژووی خەباتی کورد لە دوای ئێستا خەباتی دیموکراسی دەستپێکە و بە یاساییکردنی ئەم شتەش بۆ دروستبوونی ئاشتی و دیموکراتی ئەتوانین بڵین دەستکەوتێکی گەورەی شۆڕشی کوردە بەڕێبەرایەتی پەکەکە. ئێمە هەڵوێستی دەوڵەتی تورک بە هیچ شێوێک لە ڕابردوودا لە چەندین جار کە گفتوگۆی ئاشتی کراوە و چەندین جار شکستی هێناوە بە هیچ شێوەیەکیش نەک ئامادەنەوە بیگەینێتە پەرلەمان و بیکا بە یاسایی بەڵکو لە گفتوگۆکانیشە لەو ساتانەی کە گفتوگۆی کردووە بگرە زیاتر دژایەتی دۆزی کوردی کردووە لەبەر ئەوەیە توانین بڵین ئەم جارە کەیسا ئەبینین لە پەرلەمانی تورکیا و بۆ بەرفراوانیە کە لە هەموو نەک لە ناوخۆی تورکیا هەنێک بلۆن نەئێن لە گۆری یاسا ئەس میناک دەدەم vê ew ji bo gelê Kurcî û ji bo me jî nayê pejran ji xwe yanî dema em behsa ev prosa aştî dikîn û ev qanûnî derketî dikîn dibe em destpêkê behsê mafê azadiya fîzîkî ya rêberapo bikîn. Ji ber yek û ev prosê dest pê kirî yek û destpêşxerî kirî û gava yekem û duem û sêyem jî avêtî ji aliyê xwe de rêbertiya. Divê azadiya fîzîkî ya rêberapo divê yasayê de divê proseyê de misoger be.